گۆران ناوی عەبدوڵڵا کوڕە سلێمان بەگ کوڕە عەبدوڵڵا بەگ کوڕە عینایەتوڵڵا بەگ لە ساڵ 1904 لە شارە هەڵەبجە هاتە سەر دنیا. گۆرانی شاعر هەڵکەفتێکترین و ناسریاکترین شاعری کوردە لە سەدەی 20 بگریەکیگە لە دیاردە فرە جریوەدارەکان شێر و ئەدەبە کوردی لە سەرجەمە مێژووە نەتەوەگە ئەیزاتە لە خێزانێک ناودارە تیرەی میرانبەگی جاف هاتە سەر دنیا و هەر لەورا سەردەمە مناڵی وەسەر بردگە و قۆناغە سەرەتایی بڕیە. باوگو باپیرە گۆران وەک کاتب فارسی ناسراگن چونکە فارسی وە خاسی زانستنە و نوویسەرە وەسمان پاشا و عادیلە خانم خێزانی بینە. ساڵە 1990 ماڵە گۆران بارکەیگە هەورامان لەورا باوکی ماڵ ئاوایی یەکجاری لە دنیا کەیگۆمەریک هەر لەوەرەوەیش تووشە بەدبەختی و نەهامەتی و دەردەسەری سەخت و فرێک بووگەوە. وەلی وە هەمەتی کاک محەممەد توێنی لە کەرکووک پەرەوە خوێندن بیک. دوای ئەوەک محەممەد برای ساڵە 1921 کوژریەیک گۆرانیش ناچار بوو گواز لە خوێندن باریگ و ئەڕا دابینکردن پژیوی خۆی و دایگی ڕەنج بیک. لە ساڵی لە 1925 و 1937 گۆران لە چەند ئاوایک لیوای سلێمانی ئەو وەختە مامۆسایی کردگە. لە هەمان وەختیش لە زوانەی لە عەرەبی و فارسی و تورکی و ئینگلیزی شارەزایی داشتگە. ئەو زوانەی دیشە هۆکارە بووە. لە ساڵی لە 1942 تا 1945 گۆران بووگە وەرپرس بەشە کوردی ئێزگەی خۆرهەڵاتە نزیک لە شاری یافا. ئەوجا لە هەولێر تا ساڵە 1950 جوور ژماریاری کارکەیک. لە ساڵی ناونی 1950 و 1958 گۆران وەهوکارە ئەوەک هەڵوەستە نیشتمانی و فکر چەپگەری و داکوکیکردن لە چین فەقیر و زەحمەتکیش ملەتەکەی و پشگیریکردن لە مەسەلەی ئاشتی و خەبات ملەتەی لە چێلسیاگ و شۆڕشکار لە جیهان 3 جار گیریەیگ و هەر جاریگیش نزیکەی 2 ساڵ لە زیندان وەسەر بیک. هەروە و خاتریشەوە تووشە نان بڕیان و بێکاری تێک و خۆی و خانەوادە و مناڵەیلی ئازار ورسگی نەوینە دەرفەتی لە ژیان تام بکەن. وەلی هیچ وەختێک لە هەڵوێستە شۆڕشکارانەی خۆی لانیەیک. ساڵە 1960 بووگە دەرسدەر لە بەشە کوردی کۆلێجە ئاداب زانکۆی بەغدا. دوایەوە نەخۆشکەفیگ و وەمەرامە چارەسەری پزیشکی سەردانی یەکێتی سۆڤێتە جارانکەیک. وەلی سەردانەکەی هیچ ئاکام خاصی لە لینیەکەفیگەوە و گلە و خۆی گەڕا وڵات و لە 18 تەشرین دوێم ساڵە 1962 لە سلێمانی ماڵ ئاوایی یەکجاری لە دنیاکەیک. توێنین بیشیم وە گشتی گۆران هەڵکەفتیکترین و خاسترین شاعر تازەکاری لە ئەدەبە کوردیە. وەلەوەیشە خاوەن خوێندنگا و ڕێڕەوێک تازە بێ لە شێرێ نەتەوەی. دوای ئەوەیش یەکێکە لە مامۆستایی لە بلیمەتە بوارە ڕەخنەی ئەدەبی لە نووسانن لە تەرجمە ڕۆژنامەگەری کوردی لە دەرسداین لە بوارەی لە جیاجیایکتر. ئەیزاتە لە تەمەنە 13 ساڵیەوە شێر داناس. سەرەتایش وە وەسف دەسۆپی کردگە وەسف جوانی و وەسف جوانی سروشت کوردستان. دوای ئەوەیش لە ساڵی لە 40 سەدەی وەرین شەرەیری شێوازێک سیاسی و واقعیەت وەرگرت.
شەرەیل و گۆران توێنین بشی من وەگەشەی جوانی و بەهرەمەندی و پیاوە دیارە مامۆستایی و باڵادەستی زاتەسە جور شائرێک فرە بەرز خۆی دەرخستگە وەلەوەی شای شەرەیشە کە لە عەرەبی و تورکی و فارسی و ئینگلیزیەوە هەڵیە و گەردانەگە تەرجمەی کردگە وەو پەڕی بەهرەمەندی و زیرەکی و شارەزاییەوە گۆران دەستکاریان کردگە و هاوردەستیانە بان زوانە کوردی لێریشە توێنێ بشی میگە چەند پارچە شێریگە لە شێرەی لە مامۆستا گۆران کەوە ناو گەشتە هەورامان کە لە تێوشی کۆمەڵە کوێی سەخت و گەردنکەش ئاسمان کەو گردەسە باوەش سەرپۆشە لوتکەی وەفر فرە چەرمی و دارسان سیەی ناو دەوڵ کپی جوگەی ئاوەگان لە تیان پەنگاو هەرچن و یەکەن پێیچ شاخ تەواو هاوار و هاوژەی کەفچڕین چەم ڕاو تەنیایی شەو لایە لایەی خەم هەزاران هەزار سەڵام لە گیان پاک گۆران شائر و گشت شائرەیل و ڕۆشن هورەی